ئەگەر ئینسان پرسیاری لێکرا نەیزانی با عالمش بێ پرسیارێکت لێکرا نەتزانی زۆر اعتیادیە بڵێ نازانم ئەوە تا پێغەمبەر صلی الله عليه وسلم پرسیاری لێ ئەکرێ دەربارەی قیامەت و کەی دێ ئەڵێ نازانم ئەمە بۆ ئێمە دەرسە بەڕاستی ئێمەش ئەبێ فێر ببین بەڵام ئێمانێکمان هەیە نەک عالم نییە هەر نەزانە لە مەجلیسێکا دانشێ پرسیار لە یەکێکە کرێ من چەند جار لە مەجلیسا دانیشتم یەکێ پرسیاری لە من کردە ئەو لەولاوە هەڵقورتاوە ناوان نییە تووانیە مامۆسا ئەو بەر لە من جوابی داهاتۆ ئەو بە منی شێژێ وانیە مامۆسا یعنی پێش من جوابی داهاتۆ کە خۆی کەسێکە باوەڕ ناکەم قورئانیش بزانێ بخوێنێتەوە ئەمە مشکیلەکەی ئێمەیە ئینسان برایە قەدری خۆی بزانێ باشە چەندێ علمت هەیە بە گوێرەی علمەکەی خۆت قسە بکە برێشت هەیە کە لێی نازانی بێدەنگ بۆ دین و دنیات سەلامەتە سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم چەند بە ئەدەب بوون لەگەڵ پێغەمبەری خوایە کاتێ پێغەمبەر پرسیاریان لێکە ئەفەرمێ ئەزانی ئەوە چییە ئەزانی ئەوە کێیە لە زۆر شوێنی تریشە هاتووە لە حەدیسی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکسەر ئەوان حتا بیش زانن ئەدەبەن بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمیانە خوا و پێغەمبەری خوا باشی لێزانێ ئەڵێ نەوەک ئێمە غەڵەت بین بۆچی زوانی خۆمان نەگرین زوانی خۆمان نەگرین ئەڵێن خوا و پێغەمبەری خوا باشی لێزانێ تا پێغەمبەری خوا بۆمان ڕوو نەکاتەوە ئینسان زمانت بگرە سەرت سەلامەتە بەڕاستی زمانت بگرە سەرت سەلامەت بۆ ئەم شوێنەیە نەوەک ئەوەیە کە تۆ حەقێکە دوینی بێدەنگ بی لێی ئەوە لەو کاتە سەرت سەلامەت نابێت تۆ ئەگەر ناحەقیەکە بینی بێدەنگ بیان حەقێکە بینی واز ناکەویتە شوێنی بەڕاستی ئەو کاتە سەرت سەلامەت نابێت جاری وا هەیە خوای تەعالی مەلایکە لەسەر شێوەی بەشەر ئەنێرێت مەلایکە خۆیانەکەنە بەشەر ئێمە ئەیبیسین جاری وا هەیە لە داپیرانمان باپیرانمان خۆمان جاری وا هەیە بینیمانە خوای گەورە کەسێک ئەنێری یارمەتیەکمان ئەدا لە شوێنێکە لە تەنگانەیەکە دوای ئەوە سەیرەکەی نامێنێ ئەوە هەندێک خەڵ لای خۆمان ئەڵێنەوە خغری زندەیە بەس لە ڕاستیە خغر یعنی خضر عليه السلام زیندوو نییە بەڕاستی ئەو ڕایەی بەقەوت بێ خضر وەفاتی کردووە ئەوەی کە خوا ئەینێرێ ئەگەر بالفعل وابێ وا تو بینیتە ئەوە مەلایکەیە کە خوا ئەینێرێ لەسەر شکلی زەلامی یارمەتیت ئەدا دروستە ئینسان ئەگەر لە مەجلیسێکا دانشت خۆی شتێکیش بزانێ بەس ئەگەر زانی ئەوانەی دەوروبەر نایزانن دروستە پرسیار بکە با خۆتیش بیزانی دروستە ئێستا جبریل عەلەیهی السلام خۆی ئەوانەی ئەزانی بەس پرسیاری لە پێغەمبەر کرد بۆ ئەوەی موسڵمانان ئیسفادەی لێ بکەن تۆش ئەتوانی شتی وا بکەیت قەزەی قیامەت کەی دێ کەس نایزانێ هەر کەسێکیش ئیدعا بکە قیامەت ساڵی 2000 و نازانم چەند دێ و تو ئەوە شتی درۆیە خوا نەوێ کەس نایزانێ بەس ئەتوانی تۆ ئەو علەماتانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی کردووە تۆش بۆ خەڵکی باسی کەی بەڵام کەی دێ لە خوا زیاتر کەس نازانێ بۆیە ئینسان زۆر بیر نەخاتە لای ئەوەی قیامەت کەی دێ بیر خەلای ئەوە کە من ئەگەر هات چیم ئامادە کردووە پێغەمبەر وا فێرمانەکە کابرایە پرسیارەکە ئەڵێ محەممەد ئەی پێغەمبەری خوا کەی قیامەتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی چیت بۆ ئامادە کردووە یعنی فێرێکە چی بکە وماذا أعددت لها چیت بۆ ئامادە فەرمووی خۆشەویستی خوا و پێغەمبەری خوا فەرمووی دەی تۆ لە قیامەت های لەگەڵ ئەو کەسانەی کە خۆش دەبێ مادام خوا و پێغەمبەری خوات خۆشەوێ ئەکەوی لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی تۆ چیت بۆ قیامەت ئامادە کردووە ئەوە مهمە نەک قیامەت کەیتێ دانشی پا بنەی تەبان پاوە بزان قیامەت کەیتێ ئەوە لە ڕاستیە غەڵەتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەگەر زانیتان قیامەت هات خۆر طبعا یەکێ لە علامەتە گەورەکانی قیامەت ئەوەیە کە خۆر لەم لاوە هەڵدێ ڕۆژی جمعە بەیانیانێک هەڵەسین خەڵک خۆر تاخیرە بێت بەرز نابێتەوە خەڵک هەمووی ترسی لێ ئەنشێ لە کوتوپڕێکات لەم لاوە خۆر هەڵدێ خۆمان پارێزێ ئەلەو لە حەزاتە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەگەر تۆ نەمامێکت بەدەستەوە بوو ئەدویست بینەی ئەدویست بینێژی مەڵێ ئەوە قیامەت هات تازە من بۆ بینێژم و فڕەی دەی نە بڕۆ بینێژە ئەوە دینی ئیسلامە دینی ئیسلام وا فێرمانەکە ئێمە چاوەڕێ نەکەین قیامەت چاوەڕێکەین چی بکەین چی عەمەلێ بکەین یا ڕەبی خوا ئیسلاحی هەموو لایەکمان بکە